دیوانی ئیدارەی گەرمیان گفتوگۆیەکی کراوەمان ئەنجامدا بە ئامادەبوونی بەڕێزان ئەندامانی پەرلەمانی عێراق و کوردستان و ڕۆژنامەنووسان و کەسوکاری ئەنفالکراوان و ڕێکخراوەکانی داکۆکی لە کەیسی ئەنفال. ئەم بۆنەیە بۆ ئەوە بوو کە ئێمڕۆ ئێمە دەستخۆشی لە وزارەتی خوێندنی باڵا بە وەزیر و سەرجەم ستافی وزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بکەین کە پرۆپۆزەڵی زانکۆی پۆلتەکنیکی گەرمیانیان پەسەند کرد. ئەم زانکۆیە ئێمە بە هەند وەرێگرین و دەستکەوتێکە بۆ گەرمیان و گەرمیانەکان بە تایبەتی خۆتان ئەزانن گەرمیان یەکێکە لەو ناوچانەی کە لە ڕابردوودا قوربانی زۆری داوە و هێنانەکایەی ئیدارەی سربەخۆی ئیدارەی گەرمیان وەکو دەستکەوتێک بۆ خەڵکی بەشمێنەتی گەرمیانەکانە. لە ڕابردوودا کردنەوەی زانکۆی گەرمیان ئەهمێتێکی باشی هەبووە و ئێستەیش پەسەندکردنی پرۆپۆزەڵی زانکۆی پۆلتەکنیکی گەرمیان دیسان دەستکەوتێکی باشە بۆ گەرمیانەکان. دوای ئەوەی ئێمە لە کۆلیژی تەکنیکی کەلار کە سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانین داوایەکمان یاخود پرۆپۆزەڵێکمان ئامادە کرد و پێشکەشمان بە زانکۆی ناوبراو کرد و لەوێشەوە درا بە وەزارەت و لەلایەن خودی بەڕێز جەنابی وەزیرەوە لژنەی بۆ پێکێنرا لە مانگی 4 و خۆشبەختانە دواتر کۆبوونەوەیەک کرا لە وەزارەت و کرا بە کۆنووسێک درا بە ئەنجومەنی وەزارەت و ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵاش لە هەفتەی ڕابردوودا لە کۆبوونەوەی ژمارە 5 خۆیدا پرۆپۆزەڵەکەی ئێمە و زانکۆیەکی تر کە زانکۆی ئێمە بە ناوی زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان و زانکۆی زانستە کرداریەکانی ئاکرەی پەسەند کرد